مەسعود بارزانی ئەو سەرکردەیە لە بەرزترین پلەی دەسەڵاتدا هەر پێشمەرگەیە. ژیانی بۆ خزمەتکردنی گەلەکەی تەرخان کرد و بۆ گەلەکەی دەژێت. یار و نەیار لە هەڵوێستەکانی دەترسن و هەمیشە چاویان لەسەر هەڵوێستەکانیەتی. مەسعود بارزانی لە 16 ئابی 1946 لە شاری مەهابادی پایتەختی کۆماری کوردستان لەدایک بووە. لەگەڵ ئەوەی هێشتا لە سەرەتاکانی تەمەنیدا بوو، بەڵام بیری نەتەوەی ئازاری گەلەکەی وای کرد لە تەمەنی 16 ساڵی و لە 20 ئایاری 1962 چەکی پێشمەرگایەتی هەڵبگرێت و ببێت بە پێشمەرگە. مەسعود بارزانی هەمیشە خۆی بە پێشمەرگە دەزانێت و شانازی بە ناوی پێشمەرگەوە دەکات. هەمیشە خۆی بە پێشمەرگەی کورد و کوردستان دەزانێت. لەژێر سێبەری ئاڵای کوردستان لە سابلاغ لەدایک بوو. و هەموو دەقیقەیەکیش ئامادەم لەژێر سێبەری ئەو ئاڵایە و بۆ ئەو ئاڵایەش بم. بەهۆی لێهاتووی و چاونەترسیەوە مەسعود بارزانی لە ساڵی 1970 کراوەتە ئەندامی شاندی دانوستکاری شۆڕشی ئەیلول لەگەڵ حکوومەتی عێراق. بارزانی لە ساڵی 1970 بە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێردرا و دواتر وەک ئەندامی یەدەجی مەکتەبی سیاسی پارتی دەستنیشان کراوە. لە دوای 2 مانگ لە نوسکۆی شۆڕش مەسعود بارزانی بە ڕاوێژ لەگەڵ مەلا مستەفا بارزانی باوچی بناغەی سەرکردایەتی کاتی پارتی دیموکراتی کوردستاندا دەڕژێتەوە. مەسعود بارزانی لە کۆنگرەی نوێمی پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 1979دا بە سەرۆکی پارتی هەڵبژێردرا. مەسعود بارزانی وەک پێشمەرگە بۆ ڕێخستنەوە و بەردەوامیدان بە خەبات و تێکۆشانی ناوخۆ بەست بە بستی خاچی کوردستان بە خەبات و تێکۆشان گەڕاوە. لە ساڵی 1980 مەسعود بارزانی فەرماندەی گشتی داستانی خواکوورچی کرد و گورزێکی کەمەرچێنی لە سوپای عێراقدا. هەروەها سەرکردایەتی شۆڕشی گوڵان و دامەزراندنی چەندین بەرەی سیاسی لە نێوان لایەنە بەرهەڵسکارەکانی عێراق کردووە کە دژی زومڵ و زۆریەکانی ڕژێمی بەعزوەستانەوە کردیاترینیان پێکێنانی بەرەی کوردستانی بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1991دا مەسعود بارزانی ڕابەری مەیدانی بەرەی کوردستانی بووە و پلانی دەرپەڕاندنی هێزەکانی ڕژێمی عێراقی لە هەرێمی کوردستان داناوە. داستانی کۆڕێکە وەرچەرخانێکی مێژووی بوو لە خەباتی بەرخودان و ڕزگاری خوازی گەلی کوردستان ڕاستەوخۆ لەژێر چاودێری سەرپەرشتی مەسعود بارزانی تۆمار کرا و سوپای بەعسی بە چەندین تانک و چەکی قورسەوە تێکشکێنران. مەسعود بارزانی بە سەرمەشقی پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا دەدرێت. لە نەورۆزی ساڵی 1991 لە شارۆچکەی کۆیەوە وەک یەکەم کەسی سیاسی کورد و سەرۆ حیزبێکی کوردستان داوای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد. لە ڕێکەوتی 1960 1991 مەسعود بارزانی لەلایەن ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤەوە خەڵاتی ئاشتی گەلی کوردی پێبەخشراوە. دواتر مەسعود بارزانی خەڵاتەکە پێشکەش بە خات و دانیال میتریان بەهۆی هەڵوێستە جوانەکانی بۆ کورد و کوردستان دەکات. مەسعود بارزانی سەرۆکایەتی تێکشاندنی گەورەترین ڕێکخراوی تیرۆریستی کرد کە دێوەزمەی داعش بوو. توانی کۆتایی بە خلافەتی تیرۆریستی داعش بێنێت و ئەفسانەی داعش تێک بشێنێت. مەسعود بارزانی خاوەن پێگەیەکی سیاسی دیپلۆماسی بەهێزە لەسەر ئاستی وڵاتانی جیهان و ناوچەکە. بارزانی وەک سەرۆکی وڵاتێکی بەهێز پێشوازی لێ دەکرێت و گفتوگۆی لەگەڵ دەکرێت و ڕاوێژی پێدەکرێ و ئێستاش هەموو ڕێگاکان دێنەوە لای بارزانی و کلیلی چارەسەری لای مەسعود بارزانیە. یار و نەیار لە هەڵوێستەکانی مەسعود بارزانی دەترسن و چاویان لەسەر هەنگاو و قسەکانیەتی ئەویش بەهۆی ئەو کاریگەرە بەهێزەی کە هەیەی. مەسعود بارزانی بەوە ناسراوە باوەڕی بە چەسپاندنی مافەکانی ئافرەت وەک ئەندامێکی کارەی کۆمەڵگە و پێکەوەژیانی نەتەوە و ئاین و ئاینزا و ڕێبازەکان لە کوردستاندا هەیە و ئەو چەمکانە بە بناغەی نیشتیمانی هەوڵاتی بوونیان دەزانێت. مەسعود بارزانی هیچ کاتێک سازشی لەسەر مافی گەلی کورد و خاچی کوردستان و شوهناسی نەتەوەیی نەکردووە. بۆیە هەموو تیرەکانی دژە کوردستانیەکان ڕوویان لە مەسعود بارزانیە.